لە پارکی منارەی شاری هەولێر 34 پەیکەری کەسایەتیە کوردیەکان دانراون. لەو 34 پەیکەرە 23 دانەیان بەتەنها لوت و گوێیان شکێنراون. سەرپەرشتیاری پرۆژەی دروستکردنی پەیکەری کەسایەتی کورد دەڵێت بە ئەنقەس لوت و گوێی ئەو پەیکەرانە شکێنراوە. بێگومان بە ئەنقەس بووە، بەڵام ئەنقەس کامانە کوێن و چین، یعنی با بڵێن لایەنەکانی زۆرن و هۆکارەکانی ئەوەن یەکێکیان بەڕاستی ئەم نەیگەڕێنەوە بۆ مەتریالەکە کە بە سمنت ئەنجام درراوە. بێگومان ئەگەر بە برۆنزیان بە برازیان بە هەر مادەیەکی تری ئێستایی کە بەکاردێ لە دنیا ئەنجام بدرابایە کە تێچوەکەی بەدەیان قاتی با بڵێن کولفەی چیمەنتۆکە ئەبوو، لە ئێستادا تووشی ئەو کێشەیە نەئابووین. خەڵکێک هەن بێ ئیشن یاخود مەشاکیلیان زۆرە، اینجا گەنجن، مام ناوەندن، یعنی با بڵێن ڕەنگە لایەنی تریش تێدا هەبێ دەستیان هەیە لە شکاندنی پەیکەرەکان، بەڵام بیرمان نەچێت هەر خەڵکی ئاسایی نین. زۆر جار خەڵکی یاخود نوخبەی هونەرمەندانی ژۆکۆی ئەبینی لەناو کۆلیژ و پەیمانگەکانیش پەیکەرەکان ساڵانە ئینتاجی قوتابیەکان لە بۆ ساڵی پارە نیوەی شکێنراوە. پەیکەرەکان لە ساڵی 2012ەوە دروستکراون و لەسەر بودجەی پارێزگای هەولێر 100 ملیۆن دیناری بۆ خەرج کراوە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێر شکاندنی لوت و گوێی پەیکەرەکان بە سوکایەتی کردن لە قەڵەم دەدات و دەشڵێت بە دوواداچوون دەکەن. وەکو سوکایەتی پێکردنێکە هۆکارەکەشی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لەوانەیە کەسانێکی زۆر هەبن دژمنی حەزارەتی کورد بن، دژمنی ئەو کەسایەتیانە بن بۆ لە ناوبردنی ئەو کەسایەتیانە و مێژوەکانیان هەستاون بەشکاندن و تێکدانی پەیکەرەکان و دەموچاویان. یا ئەوەدە کەسانێکیش هەنکەوە گەنجانێکن لەوانەیە کەسانێک بن کە پێداویستێکی زۆریان هەبێتن و حکومت بۆیانی دابین نەکرد بێت، بەوە هەستن ڕکەکەی خۆیان لە مێژووی کورد و لە مێژووی ئەو وڵاتە دەربێن و هەستاون بەشکاندنی ئەو پەیکەرەوە پێویستە بە زووترین کات و ئێمەش بە دوواداچوون دەکەین بۆ دۆزینەوەی ئەو کەسانەوە ئەو دەستەی کە هەستاون بەشکاندن و تێکدانی حەزارەتی کورد. پەیکەرەکان ژمارەیەک لەو کەسایەتیانن کە لە دەیەی ڕابردوودا ڕۆڵیان هەبووە لە بوارە جیاجیەکاندا لە هەر چوار پارچەکەی کوردستان. بەشێک لەو کەسایەتیانەی پەیکەریان بۆ دروستکراوە تا ئێستاش لە ژیاندا ماون. دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤیش ئاماژە بەوە دەکات ئامانجی شکاندنی لوت و گوێی پەیکەرەکان ناگاتە جێی خۆی. لێدانی شتێک لەم پەیکەرانە ئەوەندە کاریگەری ئەوەی نییە کە تۆ پێ وایە پەیامێک دەگەینی و ئامانجێک دەگەینی. بەڵێ ڕەنگە خەڵکێک بیکە کە ناڕازیە، بەڵێ ڕەنگە گەنجێک کە دوای ئەوەی دانامەزرێ بێزار بێزارەکەی بەوە دەربڕێ، بەڵێ لەوەیە خێزانێکی هەژار وابزانن ئەمە لە حسابی جیرفانی ئەوان کراوە. هەموو ئەوانە لە شوێنی خۆی شایستەی وەڵامدانەوەی، بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە تۆ پەیامەکەت بگاتە ئەو شوێنەی کە شکاتی خۆتت لێ هەیە، چونکە ئەمانە کللتوری هەمومانن، ناسنامە ومانن، مێژوو شارستانێتی و میلەتەن. جگە لە شکاندنی لوت و گوێی زۆرینەی پەیکەرەکان هاوکات هیچ تابلۆیەک بۆ ناسینەوەی پەیکەرەکان بەدی ناکرێت. ژمارەیەک پەیکەر و کاری هوەری تریش لە ناو پارکەکەدا بەدی دەکرێن، بەڵام ئەوان وەک خۆیان ماونەتەوە. عەفان ئەحمەد، NRT هەولێر.